بلێ شاندنا موچەی فەرمانبەرین هەرێما کوردستانی هەروەها مژارە هەناردنا پەترۆلا هەرێما کوردستانیشی میوانەکە منی گرنگ لە ستودیویا کوردستان 24 هەیە جگرا سەرۆکێ کۆمیتەیا داڕایی لە پارلەمەنتۆیا عێراقی ئیخلاس دلێمی میوانە منە بخێر هاتی برێز دلێمی خوش بی سلامت بی هر بشیم برز لمی شاندا هەرێما کوردستانی پێشنیارێک دایە سەرۆک وەزیری عێراق الگورا باوەریاتە ڕێگای چارەسەری ڤەدبە ئەستە نعم ترجمة بەل نعم بالتأكيد يعني بەدڵنیاییەوە تحية طيبة لحضرتك سەرەتا سڵاوێکی گەرم لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 بەڕێستان ئاگادارن دوای ئەو چەقبەستووە سیاسیەی لە دۆسیەی موچەی ڕوویدا و بە تایبەتی دوای نەمانی دادگای فیدرالی و ئەندامانی دەست لە کاریان کێشاوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە هەنگاوێکی تایبەتدا بۆی ڕەچاوی کۆبوونەوەیکی دوولایانی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق بکات ئەو کۆبوونەوەیە بەرهەمدار بوو دوای ئەو پەیوەندیە تەلەفۆنی نێوان هەردوولا حکوومەتی فیدرالی شاندێکی نارد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی تەکنیکە بوو دواتر لەگەڵ ئەو شاندە تەکنیکەی حکوومەت کۆبووەوە لێک تێگەیشتنێکی سەرەتایی هەبوو دواتر حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی ناردە بەغدا بۆ کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی فیدرالی دواتر کۆبوونەوە کرا لەگەڵ وەزارەتی نەوتی فیدرالی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان کۆبوونەوەی دووقۆڵی کرا دواتر کۆبوونەوەی سێقۆڵی کرا حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەوتیانە نزیکەی کۆبوونەوەیەک کرا لەسەر تێچووی دەرهێنانی نەوت و گواستنەوە و هەروەها ڕێکەوتن کرا لەسەر خواستی ناوخۆیی و چۆن خواستەکە چۆن دەبێت چۆن پڕ دەکرێتەوە تێچووی دەرهێنان چۆن دەبێت سەرەتا داوا دەکرا خواستی ناوخۆیی پارێزگاکانی وەک نینەوە و کەرکووک خواست سەلاحەدین خواستی ئەوانەش پڕ بکاتەوە بەڵام ئێستا لێک تێگەیشتنەکان گەیشتونەتە دوایین هەنگاوەکان ئێستا گەشتبینی لە چەند ڕۆژی داهاتوودا لە دوو ڕۆژی داهاتوودا هیواخوازم بینە بەرنامەی بەڕێستان و باز لە دوایین هەنگاو بکەین لە ڕووی تەکنیکیەوە هیچ کێشەیەکمان نیە لە هەناردەکردنەوەی نەوت واتە لە ڕووی تەکنیکیەوە تەنیا ڕێکەوتنی سیاسیە و لە ڕووی تەکنیکیان شاوا دەبێ برز لێمیانی فەرمانبەرین هەرێما کوردستان هەفتوو مەحن موچەی خۆبەرنەگرتنە پرسا موچە گرێدای هەناردنا پەترۆلا هەرێما کوردستانی نعم بداية هي كانت سەرەتا هناك اتفاق سياسي أو كانت ڕێکەوتنێکی سیاسی هەبوو یاخود جمەجۆڵێکی سیاسی هەبوو لەگەڵ دادگای فیدرالی بۆ دەرکردنی بڕیارێک بەڵام دوایەوەی دادگای فیدرالی دەسەڵاتەکەی نەما و دەست لە کارکێشانەوە هەبوو هەوڵماندا هەناردەی نەوت دەست پێ بکات بە گوێرەی هەمواری پرۆژە یاسایی بودجە کە بڕیاردرا تێچووی دەرهێنانی نەوت $16 بێت بۆ هەر بەرمیلێک و کۆمپانیایەک سەرپەرشتی و دانوستانە بکات و لە ماوەی 2 مانگدا تێچووی بەرهەمهێنان دەستنیشان بکات و چارەسەری کۆتایی جێبەجێکردنی ئەو بڕگانەی کە لە هەموارکردنەوەی پرۆژە یاسای بودجەدا هەبووە تێچووی بەرهەمهێنان لێک تێگەیشتنی لەسەر هەبووە بە نزیکەی و کۆمپانیایەکیش هەیە بۆی ئەم کارە بکات حکوومەتی هەرێمی کوردستان داتاکان و زانیاریەکانی موچەخۆرانی مانگی پێنجی ناردووەتە بەغدا ئەگەر کۆبوونەوە و ڕێککەوتن هەبێت بە دڵنیاییەوە ئێمە دژی بەستنەوەی مافی موچەخۆران بە هەر بابەتێکی دیکە بەڵام کە فشاری سیاسی لەسەر هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیە و موچەخۆرانیان بەکارهێناوە بۆ دژایەتکردنی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیدا بگەڕێتەوە بۆ مێزی دانوستان و دانوستان بکرێت لۆ بڕوایەدام حکوومەتی هەرێمی کوردستان جددیە و ڕژدە لە چارەسەرکردنی دۆسیەی موچە لە دوو ڕۆژی داهاتوودا
لو بڕواایەدام و ئەم داتاکان درراوە بە بەغدا تەنیا چاوەڕین لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا کۆتایی بەباتەکە بهێنرێت تاوەکو داتاکانی مانگی 6 بنێرین بۆیە لۆ بڕواایەدام موچەی مانگی 5 و 6 دەنێردرێت و دەدرێت. دادگەها فدرال دەست بکار دکێ دیسە ڕۆلەکە دادگەهی فدرال دکارێ هەبێ لە سەروان پرسکرێکان ئالۆزیە. لا نەخێر المحكمة الاتحادية دادگای فیدرالی ڕۆڵەکەی تاو بووە چونکە هەر لە سەرەتاوە بڕیاری دادگای فیدرالی زۆر ڕوون و ئاشکرا بوو زۆر ڕوون و ئاشکرا بوو دادگای فیدرالی سەرەتا مافیدا بە پێدانی موچە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەردوو حکوومەتی ناچار کرد موچەی موچەخۆران بدرێت بەبێ هیچ مەرجێک و هەروەها ئەم بڕیاریشیدا کە بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێک بێت لە بودجەی گشتی هەرێمی کوردستان کە 19 تریلیۆن و 600 ملیار و شتێکە. بەڵام ئەو تەفسیرە سیاسیانەی کە بینیمان لێکدانەوەکانی ئەم بڕیارە گۆڕدرا وای کرد موچەی موچەخۆران ببڕدرێت و فشار لە دادگای فیدرالی بکرێت. بەڵام دادگای فیدرالی ڕۆلی تاو بۆ سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا دانوستان هەیە لەسەر ئەو مادەی کە لە پرۆژە یاسای بودجەدا هەمواری بۆ کراوە 90 ئەو مادەیە ئێستا ڕێکەوتنی لەسەر کراوە 90 ڕێکەوتنی لەسەر کراوە. ئێستا هەندێک بابەتی گرێدای قەرزین گرێدای کۆمپانیایان پرسکرێکەوە. لا لم يكن هناك تطرق للقروض السابقة لكن الشركات بەڵام کۆمپانیاکان لها ديون على الحكومة الاتحادية بدأت قەرزیان لەسەر لەلایەن حکوومەتی عێراقەوە دەبێت قەرزیان پێ بدات بۆ ماوەی 3 مانگ نەوتی هەناردە کرد نەوتی بەرهەم دەهێنا و دەینارد بۆ پارێزگاکانی وەک نینەوە و کەرکووک بەرامبەر بە وزە و کارەبا و قەرزەکانی ڕابردوو باسی لێوە نەکراوە. ئێستا ئێمە هەوڵ دەدەین کێشەکان بەش بکرێن دواتر ڕوو لە بابەتەکانی دیکە بکەین. ئێستا بابەتەکە چۆنیەتی جێبەجێکردنی ئەو مادەیە بۆ ئەوەی موچەی موچەخۆران بدرێت لە هەرێمی کوردستان و بابەتە لاوەکیەکان لە ڕۆیدام کێشەکە چارەسەر دەکرێت و کاتی دەوێت. بەڵام لە 2023 تا ئەمڕۆ سیر دەکەین ڕێژەی بەرهەمهێنان و هەناردەکردن چەند بووە تێچووی گواستنەوە و دەرهێنان چەندە و ئەمە لیژنەکانی دانوستان گفتوگۆ لەسەر ئەمە دەکەن. متمانەیەکی زۆرمان بە تیمی حکوومەتی دانوستان کارێ وەروەها بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی خۆی چاودێری بەوردی چاودێری هەموو وردەکاریەکانی ئەو دانوستان و گفتوگۆیانە دەکات و هەمیشە لەسەر هێڵە لەگەڵیان و بە هەماهەنگی لەگەڵ سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدرالی و هەروەها چارەسەرێکێ بۆ کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و فیدرالی. ئێستا کەشەکە زۆر ئەرێنیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی هەروە وەزیرانمان وەزیرانی هەرێمی کوردستان لە بەغدا بەڕێز فواد حوسێن جێگیری سەرۆک وەزیران زیاتر لێک کۆبوونەوەی کردووە و هەروە سەرپەرشتیشی کردووە لە بەغدا کۆبوونەوەی سیاسی کراوە لە بڕواایدان ئێستا بەرە و چارەسەر دەڕوات و پێشبینی دەکرێت لە ماوەی ڕۆژانی ئایندەدا گەیشتنی موچەی مانجی 5 و 6 موچەخۆران ڕابگەینین. برز لە مینوها هەژدا شعبی مانگێک وانژی موچە نەدەدا ئیرۆ داخویانیدا هەژدا شعبی دەبێژە و ئەو پرسا تەکنیکی چارەسەر بووە پرسێکی تەکنیکی بوو ئەو پرسا تەکنیکی چارەسەر بووە موچە هەژدا شعبی دێ بەلاو بکە لێش بۆ هەرێما کوردستانی یعنی دانوستاندنێک دن ڕویەک دن تەفگەرێک دن یا بەغدای وەکی تێدیتن تو چاوا دەبینێ بەیەک. نعم. لا مشكلة الحشد الشعبي نەخێر کێشەکەی حەجی شعبی جیاوازە لە ڕووی ڕیشەیی و جیاوازە سەبارەت یاخودەکە بەراورد کرد بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکیەوە موچەی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە
بۆی ئەم بودجەیە بە گوێرەی خشتەی کارەکان دەبردرێتە پێشەوە و بە هەمان شێوە لێک تێگەیشتنی سیاسی هەیە و کێشەی نێودەوڵەتیشمان نییە بەڵام حەشد شعبی کێشەی حەشد شعبی بودجەی حەشدی شعبی زیاتر لە 4 تریلیۆن و 600 میلیارد دینارە 4 تریلیۆن و 600 میلیارد دینار جگە لەم بودجەیە نزیکەی 800 میلیارد دینار بۆ خزمەتگوزاری دانراوە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن واتە زیاتر لە 5 تریلیۆن و نیو ساڵانە بودجەی بۆ دەرخان کراوە کرانەوەی دەرگای دامەزرانی هەڕەمەکەی بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە 2023 تا 2025 بەهۆی هەڵبژاردنەوە بە تایبەتی لە پارێزگای نینەوە و کەرکووک ئەمبار سەلاحەدین لەو بڕوایەدا ئەمە کە دوو ڕاست کراوەتەوە بانکی فیدرالی ماستەر کارتی فەرمانبەران یاخود ئەندامانی دەستەی حەشی شعبی ڕاگرتووە ئەمەش وایانی لێ کردووە ڕوو لە بانکەکانی دیکە بکەن و بانکەکانی دیکەش ئەمڕۆ ناتوانن موچیان بۆ خەرج بکات لە ترسیەوەی سزای نێودەوڵەتی بسەپێنرێت لەلایەن بانکی فیدرالی ئەمریکاوە بۆیە موچەی ئەم ئەندامانە لە ڕێگەی کاش و لە ڕێگەی نەختینەوە دەدرێت بەڵام تا چەند بەردەوام دەبێت ئەم هەڕەمەکی بوونە نازانم بەڵام لەو بڕوایەدام ئەگەر بەم شێوێ بەردەوام نەبێت سەختە بە کاش ماگانە موچیان بدرێت و لەسەر بانکەکانی دیکەش ئەستەمە بتوانن ئەم بەرپرسیارەتیە لە ئەستۆی خۆیان بگرن و موچەیان پێ بدەن و دژی یەکدەگی فیدرالی ئەمریکا بوەستن لە ترسیەوەی سزا بدرێن برێز لەمیتە گوت و گەلک جوین چێبوون وان ڕۆژین داویژی جوینێن گەلک گرنگ چێبوون نها پێشنیار بۆ سەرۆک وەزیر محەممەد شیعە سوودانی و سەرۆک وەزیر مەسرور بەرزانی هاتینە کرنج بۆ باشاندان جوین دێ بەردەوام ببن یان جوین خلاص نعم لا نخير الاجتماعات لم تنتهي کۆبوونەوەکان کۆتاییان ناتوە بە تایبەتی لە دوو ڕۆژەی ئایندەدا ئەمڕۆ دوێنێ کۆبوونەوەکان زۆر چڕوپڕ بوون بۆیە دانوستان لاوانێ ناکۆکی و هاوڕانەبوونی تێدا بێت لە دانوستان دوورکەونەوە بگەڕێنەوە بۆ مێزی دانوستان ئەم شتانە ڕوودەدات بەڵام کۆنتڕۆلکردنێک هەیە هاوڕابوونێک هەیە موچەی موچە خۆران خەرج بکرێت و ئەو مادەیە لە پرۆژه یاسای بودجە مادەی 12 جێبەجێ بکرێت و کۆبوونەوەکان لەو بڕوایەدا کۆتاییان دێت لە سبەی یاخود دوو سبەی کۆتاییان دێت لەم دوو ڕۆژە کۆتاییان دێت و بڕیاری یەکلاکەرەوە دەدرێت لەو کۆبوونەوەنەدا چونکە گەیشتونەتە دوایان ڕێڕەوی خۆیدا هەموو بابەتەکان لەسەر ڕێککەوتون تەنیا کێشەکە پێشتر تێچووین ناوخۆیی بوو بەکارهێنانی ناوخۆیی بەڵام ئەمەش یەکلایی کراوەتەوە ئێستا بابەتی تەکنیکی سادەیی ماوەتەوە نێوان کۆمپانیا نەوتی بیانیەکان و وەزارەتی نەوتی فیدرالیدا بۆیە لەو بڕوایەدا کۆبوونەوەکان بەردەوام نابن تا چەند هەفتەیەک درێژە بکێشن یاخود چەند مانگێک لەو بڕوایەدا دوو ڕۆژ درێژە بکێشێت و کۆتایی پێبهێنرێت و بڕیار یەکلاکەرەوەکان بدرێت سەبارەت بنەوتەوە و دواتر ئەمە ئاماژە دەبێت بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە بۆڕی هێڵی نەوتی عێراق و تورکیا و واتە ڕێککەوتن بەر لەوەی هەناردە بکرێت موچە خەرج دەکرێت بەلێ ماگە ئاگاداریان گەلک باش وەرگرتن سپاس بۆتە برێز ئێکلاز لێمی میوانانە لا لكن اذا تسمح لي بەڵام ئەگەر ڕێگەم پێ بدەن يعني انا ان شاء الله پشتیوان بەخوا ئێمە گەشتبینین بۆ گەلی هەرێمی کوردستان چونکە سەرکردایەتیەکی حەکیمیان هەیە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەرپرسیارەتی لە ستۆ دەگرێت لە کاتێکدا موچە بێت پارتی دیموکراتی کوردستان دڵخۆشە لەگەڵ هەموو لایەک بەڵام کە دوا دەخرێت هەمیشە پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە
ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ دەگرێت و خۆی تەرخان دەکات بۆی ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرێت لە کاتێک دەکە موچەش خەرج دەکرێت ئەم هەوڵە بەهێند وەردەگیرێت بەڵام کاتێک لە کەناڵەکان دەردەکەوم دەڵێن دوایەوەی 2 ڕۆژ ئەگەر 2 ڕۆژ تێبچێت و خەرج نەکرێت لە سەرێمە دادەندرێت مەبەستمانەوە لەوانێت 2 ڕۆژ هەفتەیەک بێت بەڵام لە بڕوایدام لە هەفتەیەک زیاتر نابێت gelek spas berêz Klaslîm. شكرا جزيلا.